ئێماندارانی خۆشەویست، لە باسی چەند چەمکێک لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سوودوەرگرتن و پندوەرگرتن لەو ژیاننامەیە کە بۆ ئێمەی مسلمان ڕێنمایی ڕێگایە، گەشتینە ساڵی 11 پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، واتا پاش گەڕانەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە گەشتەکەی طائف. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم جارە بە گڕۆتینێکی تایبەتەوە دەستی کرد بە بانگەواز دووبارە. لە پێشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساتە وەختی هاتنی خەڵکی بۆ حەج لەو کاتانە پێغەمبەری خوا ئیسفادەی لێ کرد، سوودی لێ وەرەگرت بۆ ئەوەی بتوانێت بانگەوازی خوا بگەێنێ بەو خەڵکە. ئێمە وتمان عەرەب و دەوروبەری عەرەبیش نەک بەس عەرەب ئەهاتن بۆ حەج لەو کاتەش، بەڵام حەج شێوێنرابوو، لەسەر ڕێڕەوی خۆی لابرابوو، لە جیاتی ئەوەی کە یەکتاپەرستی خوا بێ و بۆ عیبادەتی خوا بێ خەڵک هاتن بتیانە پەرست، هەر یەکێک و بتی خۆی هەبوو. جا ئەو ساتە وەختانە فرسەتێک بوو، هەلێک بوو بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بتوانێ بانگی ئیسلام بدا بە گوێی خەڵکە. بەڵام لەو کاتانە یعنی پێش ئەم قۆناغە نوێیە، ئەم قۆناغە تازێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم بەعام باسی ئیسلامی بۆ ئەکردن. دیارە خەڵکی مەکەش بە تایبەت مامەی ئەبوو لەهەب لە پشتیوە ئەوەستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی ئەوت ئەوت من برازای خۆمە و درۆکە باوەڕی پێ مەکەن. ئەو شێوازە شێوازێک بوو بەردەوام لێ ئەدرا لەلایەن خەڵکی مەکەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ کێ قسەی بکردایە ئەوانە هاتن تەشویشیانە کرد و بەڕاگەیاندنی خۆیان تێکیانەدا وەزعەکە، نەیانێڵا سەر ئیشەکە سەر بگرێ. بەڵام لە دوای گەڕانەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دووبارە بۆ مەکە لە طائف کە گەڕایەوە بۆ مەکە وەزعەکە گۆڕا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمجا بە شێوازێکی تر بانگی خەڵکیە کرد، ئەچوو دانەدانە لەگەڵ خەڵکا قسەیە کرد، یان لەگەڵ کۆمەڵی خەڵکا یان لەگەڵ تیرە و هۆزێکا بە تایبەت قسەی ئەکرد و داواشی لێ ئەکردن کەوا پاڵپشتی بن و داڵدەی بدەن، پەنای بدەن بۆ ئەوەی بتوانێت دینەکەی خوا بگەێنێ. یعنی ئەم جا بەس تەنها ئەوە نەبوو بانگی ئیسلام بدا بە گوێیانە، بەڵکو داواشی لێ ئەکردن ببنە پەنای، ئەم بڕا بۆ ناویان تاوەکو لەوێ بانگی ئیسلام بانگی خوا با بە گوێی خەڵکە. بۆ ئەمە چەند هەنگاوێکی نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەنگاوی یەکەم بە شەوان زۆر جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرئەچوو، یعنی جاران بە ڕۆژ دەرەچوو، ئێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شەو دەرئەچێ، چونکە لە کاتی شەوا ئەوان ئاگایان نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڕوا بۆ خەڵکی قسەکە، یا گەرمای نیمەڕوان کە لە مەکەیا زۆر گەرمە و خەڵک دەرناچێ، ئەو دوو کاتەی استغلالە کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڕۆیش سەردانی کەسایەتی تایبەتیە کرد، یان سەردانی تیرە هۆزەکانیە کرد و باسی ئیسلامی بۆ کردن بە تایبەتی. هەموو تیرەیەک شوێنێکی تایبەتی هەبوو لە دەوروبەری مەکە، پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی ئەچوو بۆ لایەن، لەناو مەکەیە قسەی بۆ ناکردن، بەڵکو ئەچوو بۆ لای دانە دانە لە تیرەکان. و لەگەڵ خۆیان زۆر جار ئیمامی عەلی و ئیمامی ئەبوو بەکری لەگەڵ خۆیان ئەبرد. ئەمە بۆ ئەوە بوو کە یەک خەڵکەکە بزانێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنیا نییە، بەڵکو خەڵکی تریشی لەگەڵایە، ئەوە گەنجێکی لەگەڵایە کە عەلیە و ئەویش پیاوێکی بەتەمەنی لەگەڵایە کە ئەبوو بەکرە. دوو، ئەبوو بەکر شارەزایەکی تەواوی هەبوو لە تیرە و هۆزەکان، لە نەسەبیان، لە قووەتیان، لە ژمارەیان. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو بەکری بەکارهێنا لەو مەوزوعە کە زۆر شارەزا بوو بۆ ئەوەی بزانێت چۆن قسە لەگەڵ هەر تیرەیەکەکە، ڕەچەڵەکیان بۆ کوێ ئەگەڕێتەوە، ناویان چییە، ژمارەیان چەنە، پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن داوایان لێ بکا پەنای بدەن، یان جاری وا هەبوو مەسەن ئەو تیرە و هۆزە توانای پەنادانیان نەبوو، بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس باسی ئیسلامی بۆ کردن و داوای لێ ناکردن پەنای بدەن و ئەم بڕا بۆ ناویان. بەڵام ئەگەر تیرەکە بەهێز بوایە و ژمارەیان زۆر بوایە و سربەخۆ بوایەن، داوای ئەوەشی لێ ئەکردن. جا لەو ساعتە وەختانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ
کۆمەڵێ زۆر لە تیرەکانی عەرەبا لقاء ئەکات بە یەکەگەن و قسەیان بۆکە لەوانە قەبیلەی کیندە طبعا قەبیلەیەکی زۆر گەورەیە لەناو عەرەبا و مدەیەکی زۆر بەر لە ئیسلام ئەوان مەلیکی عەرەب بوون، دەسڵاتێکی زۆریان هەبووە و ناودار بوون. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لێکردن کە ببن بە مسلمان و باسی ئیسلامی بۆ کردن و داوای لێکردن پەنای بدەن لە ناویانە بمێنێتەوە باسی ئیسلام کە، بەڵام ئەوان وتیان ناتوانین و بە ئەدەبێکی زۆر بە ئەدەبێکی جوانەوە وەڵامی پێغەمبەری خۆیان دایەوە کە ناتوانن بەو کارە هەڵسن. یەکێکی تر لەو قەبیلانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیان گەیشت و قسەی لەگەڵا کردن قەبیلەی بەنی حەنیفە بوو. بەنی حەنیفە هەم قەبیلەیەکی زۆرن ئەوانیش، بەڵام زیاتر لە بیابانە ئەژێن، نیشتەجێی بیابانەکانن، کەمیان خەڵکی شارن. ئەم قەبیلەیە نەک هەر بە نەبوونە مسلمان بەڵکو بە شێوەیەکی زۆر ناشرین وەڵامی پێغەمبەری خۆیان داوە صلی الله عليه وسلم. حتا لە پاش ئەوەش کە ئیسلام دەسڵات پەیاکە ئەوان هەر بە ئاسانی نابنە مسلمان. دوایەوە ئەو کابران نەکبەتیان تیا دروستە بێت کە مسەیلەمەی کەذابە ئیدعای پێغەمبەرایەتی ئەکات و ئەبێتە کۆسپێک لە پاش وفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەنگێکی گەورە لەگەڵ ئەسحابەیە بەرپا ئەکات و نزیکەی 700 سەحابەی قورئان خوێن شەهید دەبێتیایە. ئەم کابرایە زۆر نەکبەتە بێ. جا هۆکاری ئەم ڕەددە ناشرینە، ئەم وەڵامە ناشرینەی عشیرەتی بەنی حەنیفە بۆ دووشت ئەگەڕێتەوە مێژونووسان ئەڵێن. یەکەمیان بۆ ئەوە ئەگەڕێتەوە لەناو عەرەبا دوو تیرەی سەرەکی هەیە کە لە نەوەی عەدنان ڕەچەڵەکیان لە نەوەی عەدنانەوە دێ. تیرەیەکیان پێ ئەوترێ مضەر، تیرەیەکیان پێ ئەوترێ ڕەبیعە. ڕەبیعە بەنی حەنیفە لە ئەوانە و مضەریش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قوڕەیش لەو تیرەیە. جا ئەوان منافەسە و وەکو بەربەرەکانیەکی زۆر لە نێوانیانە هەبووە، ئەوە سەبەبیەک یان هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی ئەوان وەڵام نەدەنەوە. حتا کابرایەکیان یەکێک لەوانە تەلحەی نەمەیریە ئەڵێ مسەیلەمە کاتێ مسەیلەمە ئیدعای پێغەمبەرایەتی ناکە لە زەمان پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەڵێ ئەشهەدو ئەنەکە کەذاب، شایەتی ئەدەم مسەیلەمە تۆ درۆزنی، و ئەنە محەممەدەن صادق، محەممەدیش ڕاستگۆیە، ولكن كذاب الربيع أحب إلي من صادق مضر. بەڵام درۆزنەکەی ڕەبیعە لە لای من خۆشەویسترە لە ڕاستگۆکەی مضر. تو سەی نەکبەتی عەشرەتایەتیکە، سەی دەمارگیری کوێرانەکە. ئەڵێ وەڵڵاه تۆ درۆزنی، محەممەدیش ڕاستگۆیە، بەڵام درۆزنەکەی خۆمانم لا خۆشترە تا ڕاستگۆکەی مضر. ئەمە هۆکارێکی تریش بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئەم عشیرەتە زیاتر لە بیابانە نیشتەجێ بوون. زۆربەی جار خەڵکی بیابان ڕقن، وشکن، خەڵکی دەشت ڕقن، حتى تەماشاکە کاتێ بانگ دەکەن و شێوەیەکی زۆر وشک بانگ دەکەن و ژیانیان زیاتر لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ ئەوانەیە، بۆیە بە ئاسانی نایەنە سەر ڕێگا. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ عشیرەتی بەنی عامری کوڕی سەعسەعە لەگەڵ ئەوانیشا دانیشتنی کرد و باسی ئیسلامی بۆ کردن. ئەوان ئیسلامەکەیان پێ باش بوو و بە شتێکی جوانیان دانا، بەڵام ڕئیس عەشەرەتەکان وتی ئێمە يعني شلون تكوين بقصة تكين وأشد بنا لا إخوان يعني أدبين بو أبيت دالضة تدين بنات تدين كديني إسلام بجيني بلام يك مرجمان هي لباش خوت دصلات بو إيمبي لباش خوت يعني دواي أوي توف وفاتكي خليفايتك بو إيمبي في غمر إخوان صلى الله عليه وسلم فرمي أوشتك بدسي منية أوشتك لدسي منانية ما إيشي خواي تعالى خوي کاری خۆی لە کوێدانا و ئیشی خۆی ئەخاتە دەسیکێ ئەوە ئیشی خوایە و ئەمیش وتی ئێوە ئەتانەوێ پشتی ئێمە بکەی لە تیری عەرەب وەکو چۆن بڵێ بمان دەیتە گشت عەرەبا و هەتا سەرەکەویت و دوای ئەوەش سەرکەوتی بۆ ئێمە نەبێ، یعنی کە دوای خۆتیش شتەکە بۆ ئێمە نەبێ، ئێمە بەمە ڕازی نابین. و گەڕانەوە کاتێک گەڕانەوە بۆ پیاوێکی پیریان هەبوو بۆیان باس کرد کەوا کابرایەک لەنەوەی عەبدولموتەلیب
ئیدعای پێغەمبەرایەتی کردو ئەمەش قسەکانێتی کابرا زۆر خەفەتی خوارد وتی واللهی ئەو کابرایە درۆ ناکە لەنەوەی ئیسماعیل کەسێکی تر ئیدعای پێغەمبەرایەتی نەکردە و ئەم قسانش کە ئەوەی کا قسەی پێغەمبەرانە بەڵام بەداخەوە ئێوە ئەوە وەڵامتان داوەتەوە دیارە لە نسیبی ئەوان نەبووە کەوە ئەو پلە گەورەیان دەستکەوێ هەر لەو زەمانە تاک لە خەڵکی ئیمانیان ئەهێنا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی قسەی ئەکرد بۆ خەڵکەکان بۆ عەشرەت و تیرەکان جاری وا بوو کەسانێک هەبوو لەناو ئەو خەڵکە متەئەسیر ئەبوون یەکێک لەوانە سوەیدی کوڕی سامت بوو کابرایەکی زۆر شارەزا بوو بە تایبەت لە بواری شعر و لە بواری زمانی عەرەبیە حتا ئەمەندە لێ هاتوو بوو پیانەوت ئەلکامل یعنی کەسێکی تەواو ئەم پیاوە لە ساڵێک لە ساڵەکانی حەجا لەو ساتوەختە هات و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیسلامی بۆ باس کرد ئەویش وتی لەوانەیە ئەوەی تۆ هێناوتە هەر وەکو ئەمە بێ کە من پێمە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تۆ چیت پێ وتی حکمەتەکانی لوقمانی حەکیم هەندێکی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەڕاستی ئەم قسانە زۆر جوانن بەڵام ئەوەی من پێمە لەمەش باشترە ئەمە یەکسەر ڕاستەوخۆ فەرمایشی خوای پەروەردگارە هی کەسێک نییە هی خوایە و بەسەریا هەندێک لە قورئانی خوێندەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرا مسلمان بوو بەڵام دوای ئەوە لە شەڕەکەی نێوانی ئەوس و خەزرەجا ئەو کابرایە کوژرا یەکێکی تر لەو کەسانەی کە لەو کاتە ئیمانی هێنا ئەبوو ذەڕی غیفاری هەر لەو کاتە ئیمانی هێنا ئەڵێ کە باسی محەممەد گەیشتە گوێمان من برایەکم نرد بۆ مەکە ئەخباری بزانێ کە هاتەوە وتی وەڵی کابرایەکە قسەی چاکەکە و قسەی باشەکەەوە لێ دڵم ئاوی نەخوارد خۆم چوم دیارە چیرۆکێکی تایبەتی هەیە چوونەکەی بۆ مەکە المهم گوێی لە پێغەمبەرە بێ صلی الله عليه وسلم و مسلمان ئەبێ حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ئەڵێ ئەبوو ذەڕ بیشارەوە یعنی ئەم دینە بشارەوە و بگەڕێەوە بۆ وڵاتەکەی خۆت هەر کاتێ بینیت من سەرکەوتم بێ بۆ لامان بەڵام ئەم ڕۆیشتی واللهی من ئەڕۆم ئەیدەمە ناو چاویانە لە پاڵی کەعبەیە دەستی کرد بە باسی ئیسلام و وتیەوە من مسلمان بووم و شوێنی محەممەد کەوتم و شایەتمانی لەوێ هێنا و ئەوانیش دەستیان کردە لێدانی حتا گەشتە ئەوەی کە بیکوژن یعنی لەژێر لێدانە بەڵام عباسی مامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هات لەولا وتی ئەوە کی ئەکوژن ئەم کوڕە لە بەنی غیفارە و ئێوەش تجارەتەکەتان لەسەر ئەوانەوە ئەچێ بەخوا ئەگەر ئەمە بکوژن ئەبێتە دوژمنایەتی دوایی تجارەت و مجارەتتان هەمووی پەکێکەوێ جا بەریاندا هەروەها توفەیلی کوڕی عەمری دەوسی ئەویش یەکێک بوو لە ڕئیس عەشەتەکان ڕئیس عەشەتی دەوس ئەویش پیاوێکی زۆر لێ هاتوو بوو ڕئیس عەشەتی خۆی بوو ئیمانی هێنا و گەڕایەوە بەناو قەومەکەی و پاش مدەتێک قەومەکەی ئیسلام بوون و بە 80 ماڵەوە هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ضیمادی ئەزدی ئەمیش پیاوێک بوو لە خەڵکی یەمەن لە عەشیرەتی ئەزد ئەم پیاوە ئیشی ئەوە بوو نوشتەی ئەکرد بۆ ئەو کەسانی کە تێک بچن یعنی شێت بن یان شتێک نوشتەی بۆیان ئەکرد کە باسی کە هات بۆ حەج و باسی پێغەمبەری بیست کە خەڵکی مەکە ئەیانوت شێت بووە کابرایەکمان هەیە ئیدعای پێغەمبەرایەتیە کا شێت بۆ عەقڵی تێک چووە ئەویش ڕۆیشت بۆ لای وتی با بڕۆم دوعایە بخوێنمە سەریا وەکو نوشتەیەکی بۆ بکەم با چات بێتەوە کاتێک چووە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی وتی نوشتەت بۆ بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی فەرمووی إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه حتى آخری ئەو حەدیثە ئەڵێ کابرا دووبارەی کردەوە دووبارەی کردەوەتی جارێکی تر دووبارەی کردەوە دووبارەی کردەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی واللهی من خەڵکێ زۆرم بینیوە کاهین و تاڵۆگر و چی و ئەوانە بەڵام هیچ قسەیەکم نەبیستووە وەکو ئەم قسەیە هەندێکم بۆ باسکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئیسلامی بۆ کردن و قورئانی بەسەرا خوێند کابرا یەکسەر مسلمان بوو هەر لەو سەردەمە خۆشەویستەکانم ئەمانە تاک بوون مسلمان وەکو عەشیرەت وەکو بنەماڵە وەکو کەسێک کۆمەڵە کەسێ بەیەکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاوی بە 6 گەنجی خەڵکی مەدینە ئەکەوێ خەڵکی یەثریب شەوێک کە ئەگەڕێتەوە لە لای بەنی شەیبان دوای ئەوە کە لەگەڵ ئەوانە قساکە ئەگەڕێتەوە گوێی لە دەنگی کۆمەڵە گەنجە بێ ئەم 6 گەنجە ئەبن ئەسعەدی کوڕی زورارە عەوفی کوڕی حارث رافعی کوڕی مالک قوتبەی کوڕی عامر عقبەی کوڕی عامر جابری کوڕی عەبدوڵڵاه ئەم 6 گەنجە بەیەکەوە بن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سلامیان لێ ئەکا و ئەم جا پرسیاریان لێ ئەکا ئێوە خەڵکی کوێن ئەڵێن ئێمە خەڵکی ئێمە لە خەزرەجین
خەڵکی یەثریب یعنی مەدینە کە ئێستا پێ ئەوترێن مەدینە ئەڵێ دانشن تۆزێ قسەتان بۆ بکەم ئەوان شەڵێن قەیچێکە دانشن کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئیسلامیان بۆ ئەکاو ئەڵێ من پێغەمبەرم یەکسەر سەیری یەکتری ئەکەن و ئەڵێن والله ئەمە ئەو پێغەمبەرەیە کە جوولەکە طبعا جوولەکە سێ عەشیرەتیان لە مەدینەن و لەگەڵ ئەوانە تێکەڵیەکیان هەیە ئەوان دوو عەشرەت عەرەبن سێ عەشرەتی جوولەکەش ئەو جوولەکانە بەردەوام 400 ساڵ پێشە هاتوون بۆ مەدینە ئەڵێن پێغەمبەری ئاخر زەمان لەیرە پەیدا ئەبێ و يعني تەماحیان هەیە لە ئەوان بێ يعني لە جوولەکە بێ و ئەوان ببن بە پاڵپشتی و یەهود سەرخا بەسەر قەومەکانی ترە ئەڵێن واللهی ئەمەی کە جوولەکە چەند ساڵە باسیەکە ئەمە پێغەمبەرەیە جابا جوولەکە پێشتان نەکەوێ ئەوان پێشەوە ئیمان بێنن ئیمان بە پێغەمبەر هێنن صلی الله عليه وسلم و باسی حاڵی خۆیان بۆ پێغەمبەری خوا ئەکەن کە شەڕێکی تند دژمنایەتێکی تند لە بین دوو عەشرەتەکەی مەدینەیە ئەوس و خەزرەج هەبوو لەو کاتە زۆر لێکیان ئەکوشت زۆر شەڕێکی یعنی وەکو بڵێ جوولەکە سێ عەشرە جوولەکە لە بینیان نابوون جا قڕە سەر هەر ملەتێکی جوولەکە لە نێوانیان نابێ ئەڵێ شەیتان بخاتە نێوانتان جا وەک ئەوە بوو شەیتان لە نێوانیان نابێ بەردەوام جوولەکە ئەو دوو عەشرەتەیان ئەدا بە گژیەکە و لە یەکتریانە کوشت تاوەکو خۆیان دەسڵاتیان هەبێ جا حاڵی خۆیانیان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گێڕایەوە وتیان ئێمە ئەڕۆینەوە بۆ ناو قەومەکەمان و باسی ئیسلامیان بۆ ئەکەین ئەمەی کە تۆ باست کردووە ئەگەر هاتنە دەممانەوە ئەوە پەنات ئەدەین و تۆ ئەبی بە عەزیزترین کەس جا ئەمە وەکو بڵێ سەرەتای سەرکەوتنیان وەکو بڵێ هیجرەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم سەرەتای ئەوە بوو کە ئیسلام دەسڵات پەیا بکە ئەو شەش کەس ئەو شەش گەنجە کە ئەچنەوە بۆ مەدینە بۆ یەثریب ئەو کاتە پێوترا یەثریب و لەوێەوە دەست بە دەعوە بانگەوازەکەن تا ماڵێک نامێنێ لە ناو یەثریبە باسی پێغەمبەری تیان نەکرێ و ساڵی داهاتووی حەج دێنەوە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 12 کەس دێنەوە ئەمجار و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵیانە پەیمان نامەیەک مۆرەکە داواکارم خوای تعالی بخواتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی دامەزراومم کە لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خوایە هیدایەتی گەنجەکانمان بدەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی یا ڕەبی خوایە بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی یا ڕەبی خوایە بارانێک بێ کە خێر و بەرەکەتی تیابێ خۆشی و بەختەوەری بە وڵاتمان بێنێ یا ڕەب العالەمین ئامین ئامین خۆشەویستەکانم لەم باسەی کە باسمان کرد هەندێ دەرس و پند وەرەگرین یەکێک لەوانە ئینسانی ئیماندار وەکو پێغەمبەرەکەی نابێت یەئس بێنێت و بێ ئومێد بێت چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز بێ ئومێد نەبوو لە بانگەوازکردن بۆ ڕێگای خوا من و تۆش ئەبێ وابین قەت بێ ئومێد نەبین کاتێ ببینین خەڵکانێک وەڵاممان بە ناشرین ئەدەنەوە یا خەڵکانێک نایەنە دەم بانگەوازەکەمانەوە یا نایەنە دەم قسەکانمانەوە ئینسانی ئیماندار وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تعالی پێ ئەفەرمێ فەذەکر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر تۆ لەسەرتە باس بکەی لەسەرتە بیگەیەنی ئیتر باقیەکەی لەسەر خوایە دڵی خەڵک لەژێر دەستی تۆیان نییە لە سورەتی شورایشا فەرمێ خوای تعالی فإن أعرضوا فما أرسلناك عليهم حفيظا إن عليك إلا البلاغ ئەگەر ئەوان پشتیان هەڵکرد خۆ ئێمە تۆمان نەناردووە ئیلاوە زۆر بیبیتە دڵ خەڵکەوە تۆ لەسەرتە بەس گەیاندنت لەسرە لەسەرتە بیگەیەنی ما على الرسول إلا البلاغ والله يعلم ما تبدون وما تكتمون سورة مائدة 99 يعني پێغەمبەران بەس تەنیا لەسەریانە بیگەێنن ئیتر خوا لەناو دڵی خەڵکە زانێ کێ دێتە دەمەوە کێ نایەتە دەمەوە ئیشی خوایە إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء هداية بەدەستی خوایە جاری وایە پێغەمبەر حەزی کردووە کەسانێک ئیمان بێرن بەڵام خوای گەورە هیدایەتیانی نەداوە ئەبوو تاڵیبی مامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر محاولەی لەگەڵا کرد و ئەم ئاەتە لەسەر ئەویش دابەزی بەڵام ئیشی خوا لای خوایە و پێغەمبەریش ئیش خۆی هەیە بۆیە فإنما عليك البلاغ وعلينا الحساب بەلاغ و گەیاندن لەسەر ئێمەیە کە شوێنکەوتووی پێغەمبەرین ئێمە دینەکەی خوا باسەکەین
حیساب و محاسبەکردن ئەوە لە لای خوای پەروەردگارە. جا ئەوە زۆر گرنگە خۆشەویستەکانم. جاری وایە تو هەندێک شت بۆ خەڵک باسەکەی یان هەندێک حەق و هەندێک ڕاستی باسەکەی خەڵکانێک نایەنە دەمتەوە لەوانەیە بیشمری هەر کەس باوەڕت پێ نەکا. پێغەمبەری وا هەبووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم پێغەمبەری وا هەبووە دوو کەس ئیمانی پێ ناوە پێغەمبەری وا هەبووە هەر کەس ئیمانی پێ نەهێناوە ئەسڵەن قەومەکەی کوشتیانە. معنای ئەوە نییە ئەو پێغەمبەرە مەسەن نەیتوانیە یان ڕاست نەبووە نانە. دووهەم خۆشەویستەکانم مەسەلەی دەسڵات لە ئیسلامە زۆر گرنگی پێدراوە. دەسڵات هەر کەسێ داوای پارەی بکردایە داوای ماڵی دنیای بکردایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێدا هەر چەندێکی داوا بکردا هەر پێدا. حتا سەحابە ئەڵێن جاری وابوو داوای ئەمەنە داوایان لە پێغەمبەری خوا ئەکرد حتا هیچ نەئەمە دوایە وایان جوبەکەی بەرد داوای جوبەکەی بەریشیان نەکرد دایە کە ناوای داپیان ئەیوت هەرچی داوا بکەن من ئەیدەم پێتان لە ماڵی دنیا. بەڵام مەسەلەی دەسڵات نا چونکە دەسڵات خۆشەویستەکانم دەسڵات ملی ئەو خەڵکە گشتی ئەبەسێتەوە. ئەگەر ئەو دەسڵاتە دەسڵاتێکی عادل بێ و بە شەریعەتی خوا حکم بکا بەڕاستی ئەبێتە خێر و بەرەکەت و بەختەوەری بۆ هەموو ئەو ملەتە. بەڵام ئەگەر پێچەوانەکەشی بێ نەگبەتی و قوربەسەری دێنێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئاسانی دەسڵاتی بەگشت کەسێ نەداوە. ئەو کابرایە داوا ئەکا ئەڵێ لە پاش خۆت دەسڵات بۆ ئێمە لەوانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای ئەوە 13 ساڵ ما لە دنیا بەڵام هەر وعدیشی نەدا فەرمووی ئەوە ئیشی خوایە ئیشی من نییە. ئەبوو ذەڕی غیفاری ڕۆژێکیان داتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا خەڵک ئەوەت کردە محافظ ئەوەت کردە قایم قام ئەوەت کردە چی یعنی ئەو کاتانە ئەم لەفزانە نەبوو بەس هەر معناکەی ئەوەیە یعنی ئەمەت کرد بە والی ئەوەت کرد بە چی منیش بکە بە شتێک. فەرمووی یا ئەبا ذەڕ ئینەکە ضەعیف فەرمووی ئەبوو ذەڕ تۆ کەسێکی ضەعیفی و ئەمەش ئەمانەتە و ئەمە لە ڕۆژی قیامەتە پەشیمانیە وئینەها یەومە القیامەتی خیزی وەنەدامە إلا من أخذها بحقها إلا كسر حقي بدا وأدى الذي عليه فيها وبتواني ما في خلق بدا أو إلى سريتي أنجامي بدا بو خلقي تو خوتي ليه بدور بقرا بعبد الرحمن كوري سمورا عليه قد داواي دسلات مكة چونك أجر داواي بكي تو بيد بدري أدريتا دسي خوت يعني خوا أيداتا دسي خوت بلام أجر داواي نكي تو درابة سرتا أو كاتا خوا هەڵێگرێ لەسەر شانت يعني مەتیت ئەدا يعني. ئەبوو موسای ئەشعەری ئەڵێ هەندێک لە ئەسحابە هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای هینیان کرد يعني داوای دەسڵاتیان کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئێمە دەسڵات نادەین بە کەسێ داوای بکە یا سوور بێ لەسەری. بۆیە ئینسان تا دووری لێ بگرێ باشترە و ئەگەر درا بەسەرتا خوا دای بەسەرتا ئەمە شتێکە جاری وا هەیە خوا ئەیدا بەسەرتا ئیتر ئەبێ پیاوی مەیدان بیت و هەڵی بگریت و داوا بکەی خوای تەعالا یارمەتیت بدات. دەمارگیری عەشرەتایەتی جاری وایە نایە لێ حەق گوێت لە حەق بێ. دەمارگیری حزبایەتی ئیستا حزب عەشرەت خەریکە نامێنێ ئیستا تەعەسوبی حزبایەتی جاری وا هەیە تۆ ئای لە حزبێکە ئای لە عەشرەتێکە نایە لێ گوێت لە حەق بێ. ئەوە بەنی حەنیفە گوێیان لە پێغەمبەری خوا ناگرت صلی الله علیه وسلم خۆ ئەشیان زانی پێغەمبەر حەقە وقسەکانیشی حەق بەڵام نایەلێت مەسلحەتی دنیا پارە و پول زۆر شت پلە و پایە ئەمانە. بۆیە خوای تەعالا فەرمێ الأعراب أشد كفرا ونفاقا وأجدر ألا يعلموا حدود ما أنزل الله. دائما ژیان لە شارە سەقافەت و ڕۆشنبیری زیاتر عەقڵی ئینسانە کاتەوە زیاتر عەقڵی ئینسانە کاتەوە زیاتر وای پێکات تەقەبولی حەق بکە. خەڵکی شار زۆرتر تەقەبولی حەقەکەن هەتا شارەکە گەورەتر بێ هەتا دەستگای زانستی و ڕۆشنبیری تیا زیاتر بێ ئەو طبعا خەڵکە زیاتر مەیلە و حەقتێن و گوێ ئەگرن. لە ئەخیریشا ئینسانی داعی و بانخواز کە گشتمان ئەگرێتەوە